I ride to work every day, mostly because it's healthy for me, it's good exercise, and I am very busy and I don't necessarily have time to do other exercise. Also, it saves me to paying for parking, which is expensive in downtown Washington. I also ride my bike to the State Department, which is not far away from our office. Hi, I'm Sarah Lawson. I bike to work because it's a really great exercise and it's cheap and it's fun. I've been biking since I was young and we have really great bike routes in DC, so a lot of my friends and I bike to work. من قلب يخوشها از خود مخلوط کنه و از دعوا کردیم و هی دونم سرکتن هر هم بری های ماشي بكن هر وقت بدي ما بكن برزون أبا مواطنك وخباتك كذي وملتك خوب وشعبك إن شاء الله دهرنا خباتك كين وما دي سركتن هر هبت وهو بهجة بش. سيدي برا عم سنين أنا ما صار شيء أزان طبعا بالمناسبة بارز بونا دهوجة صار شيء سنين أي ما بيج دي عم تدين كصديق محافظة دهوجة ولا محافظة پێشەنگاکەم بە ناوی و نەرینی وەریتەکانەوە پێویستە ئەو نەریتانی کە نەریتێکی ناشازن یاخود نەریتێکن خوڵقێنەری تاکەکان کۆمەڵەتاکێکی نائاسایی بۆ زەوتکردنی مافی چینێک لە چینەکان یاخود ڕەگەزێک لە ڕەگەزەکان دروستکراون ئامادە بووم لێرە پیشانی بینەرەکانی بم هەر فۆتۆیەکم لە فۆتۆیەکان زیاتر بە شێوەی ئارت دروستم کردن واتە شێوەی هونەری تعبیریەن لە فۆتۆکان کراوە مەبەستم ئەوە بوو لەناو زانکۆیان بکرێت چونکە بەڕاستی چالاکیەکان لەناو زانکۆیان پێویستە بکرێت. زۆر دڵخۆشم کە پێشەنگایکی لەم جۆرە هەیە و ئەم ڕسمانە بینیۆم ئیشانە بەڕاستی جێی دەستخۆشیە و کە تعبیر لە ئازارەکانی ئافرەت و کچانەکە هەرچەند ئازادی هەیە بەڵام هێشتا هەر بوو جۆرە نییە بۆیە ئەم ئیشانە زۆر دڵخۆشکردن.